بەڵێ ئەوانەی کە بەپێی قانون طبعا ئەوانەی کە فەرمانبەر بین یان مامۆستا بین لە حکوومەت موچیان هەبێ عقوباتی تەبعی هەیە شمولیان دەکا بەنسبەت دکتۆر عامەر لەبەرەوەی ئیفراز کرا و ئازاد کرا ئەو دەگەڕێتەوە سەر وەزیفە و دەوامی خۆی بەڵام بەنسبەت چوارەکەی تر ئەوان بەڕاستی ئەوانە عقوباتی تەبعی شمولیان دەکاتن و مادەم ساڵێک حکمیان خوارد بە تەئکید لە وەزیفە فەسڵ دەبن هەروەها مامۆستا بەدەربەرواریش بە هەمان شێوە ئەوانە لە بۆ وەزیفە هەمیان فەسڵ دەبن بەداخەوە ینی جێگەی داخ نەخێر دەبێت لە یاساکە هەموار بکرێتەوە ئەو جار ئەوانە دەتوانن بگرنەوە دی پەرلەمان چارەسەری ئەو بابەتی بکاتن نەخێر هەر بە یەکجاری ئەوانە فەسڵ دەبن لە وەزیفە هەتا ئەو ڕۆژێکی حکومەکەیان دەرچووە ئەوە بە نیم وچیان پێ دەدرێت ئەوی دیکە لە پاش ئەو قرارەی هەمووی دەبڕێ هیچ نامینێ ئەو نیوە موچەش نامینێ بەڵێ بە تەئکید پەرلەمان دەتوانێت یاسایەکە هەموار کاتەوە ئەوانە گەروابی دەتوانن ئیستثناء شتێکی لە بۆ ئەوانە بکرێ بەڕاستی بەڵێ بە پێی قانون ئەو کەسێک کە گیرا پاشەوەی کە ئەو لایەنێک کە سکاڵای لێکردی ئێستا حالیان لایەنی سکاڵاکار ئاسایشە طبعا لۆی هەیە داوای قەرەبۆ بکە لەبەرەوەی ئازاد بوو ئیفراز بوو لەبەر نەبوونی هیچ بەڵگەیەک لە دژی ئەوان کەس بەڵگە نەبوو لە دژیان بەڵام ئەوە تەکلیفی قانونی و قراری محکمەیە دیارە محکمە وای بە باشدانی بە کۆی دەنگ بڕیارەکەوا دەرچووە ئەجینە خۆ وەڵای ئەوان کەس بەڵگەیەک لە سەریان نەبوو چاوەڕوانی ئەوان دەکرد ئەوانیش هەموو ئازاد بکرێن بۆیە دەبێ ئەوانەش عیلاجیشیان لە بۆ بکرێتن بەڵامی دکتۆر عامری بە تەئکید ئەمە پاشەوەی کە قرارەکە 30 ڕۆژ بەسەدا تێپەڕی پلەی بنبڕی وەرگرت اکتسابی درجة القطعية أو جاء ما دتوانين داوي قربوي بكن أجر دكتور عامر خوي بيه أجر نية بيتن أو إشتشريكية